لە ناو مەجلیسێکدا ئەگەر دانیشتبی باسەکە باسی تووە، باسی کەسایەتی تو دەکرێت لە ڕووی باشیەوە بی لە ڕووی چاچیەوە بی شتێکت کردووە باسی کەسایەتەکەی تووە. ئەگەر لە ناو ئەو مەجلیسە پرسیار لەوی نەکرابوو ئەو خۆی پرسیارەکە لەوی نەکرا یەکسەر بە جواب دێ وەڵام دەداتەوە. فرانکەس ناوە ئاوا دێ دیسان جارێکی دیکە باست دەکەوت دەیەوێت سومعە و کەسایەتی تو لە ناو ئەو مەجلیسەدا بڕوشێنی لەکەداریکە. ئەوە خاڵەکی دیکەیە، خاڵی شەشەم، یعنی کەس پرسیاریشی لەوی نەکردێ بەڵام ئەو بە جواب دێ. خاڵی حەفتەم لە بۆ ناسینەوەی کەسی حەسوود ئەوەیە کە دائیمەن لە ناو مەجلیسێکەدا ئەگەر ئەتو تێدابی ئەو جارە ئەگەر تێدابی هەوڵ دەدە بتشتێنتەوە، قسەت پێ دەڵێ، باسی شکستەکانت دەکا، وەها باست دەکا کە تو کەسایەتێکی لاوازی عیبەکانت هەڵدەڕێژی، باسییان دەکا، باسی عیبەکانت دەکا، وەت لێ دەدا وەکو ئەوەی تیرێک لە دڵتدا. چونکە ئینسانێک ئەگەر بیوێ حەسوود نەبی ئەتو ئەمن عیبەکەم هەیە لەکنەتو بۆ دێ لە ناو مەجلیسێ باسی دەکەی. ئەگە مەبەستت لە کەدارکردنی من نەبی، ئەگە مەبەستت کەسایەتی من نەوڕوشێنی، وایە ئەگەر مەبەستت ئەوە نەبی کە حەسادەتیم پێ نەبەی بۆ لە بەهای من کەم دەکەیەوە. خاڵەشی دیکە خاڵی هەشتەم وانە ئەگەر لە بیرم کرد بەبیرمێنەوە. خاڵی هەشتەم لە ناو مەجلیسەکەدا یاخود دەبینی پۆستێکت کردووە لە ناو مەجلیس بیان لە هەر شوێنێک بی نایە ڕەخنەچی ئەگەر هەبی بە تایبەت پێت بڵێ، دێ لە ناو هەمووان ڕەخنەچی وا لێ دەگری تون کە ئەتوو ڕاز ینی هیچ نەتانی وڵامی دەیەوە. ئەوجا ڕەخنەکە بە لەسەر کەسایەتی تووبی لەسەر هەر جۆرەك لە جۆرەکانی ڕەخنەی ڕوخێنەرە، ڕەخنەچی بنیادنەر نییە، ڕەخنەیەکە کە ئاراستە دەکا وا لێ دەکە کە توجارێکی دیکە بە جدی تەعاملێکی دیکەی لەگەڵ بکەی. خاڵی نوێیەم کەسی حەسوود ئەگە بمانەوێت بیناسینەوە دائیمەن هەوڵ دەدە گاڵتەت پێ بکە، باشە گاڵتەت پێ دەکا، قسەی ناخۆش دەکا، قسەی بریندارکەر دەکا، لۆی ئەتوو خۆ حەزیشی بەو شتە هەیە کە ئەتوو ئەوە بکە بەڵام خۆی دەرناخەکەنەوە من حەزم لێنە، بەڵام ناخی وا ناڵێ ناخی زۆرەکی دیکە بیرەکاتەوە. باشە کەسی حەسوود خاڵی دێم ڕازی نییە بە قەزا و قەدەری خوای گەورە، ڕازی نییە بەو نیعمەتەی کە خوای گەورە پێداوە، دائیمەن گلەی هەیە، دائیمەن متەشائیمە، دائیمەن ڕەشبینانە بیرەکاتەوە، دائیمەن گلەی لە بەختی خۆی دەکا. باشە بەردەوام ناڕازیە بەو نیعمەتانەی درایە. لە کاتێکدا ئینسان ئەگە حەسوود نەبوو بەردەوام سوپاسگوزاری خوای گەورە دەکا، بەردەوام تەشجیعی تو دەکا، هانی تو دەدا، لەوانەیە دوعات بۆ بکە کە تو ئەو شتەیە کاتە زیاد بی بەرەکەتی بکەوتە ناوی. بۆیە لایانی کەم ئەگەر سوودەکە هەر ئەوە بیتن سوودی لە بۆ خۆشی دەبیت، چونکە ئینسان ئەگەر دوعای لە بۆ کەسی بەرامبەر کرد لۆ خۆشی دەبیتن، دوعاکە بۆ خۆشی دەشتێتەوە. باش خاڵەشی دیکە لە ناسینەوەی کەسی حەسوود خاڵی 11 ئەو کەسە ئەگەر داوای هاوکاری لێ بکرێ، کەسی حەسوودەکە داوای هاوکاری لێ بکرێ قەت هەرگیز یارمەتی نادا، ئەسڵەن خۆی دەشێرتەوە دەرناکەوی. لەبەرچی لەبەرەوەی چکە و پێی خۆشە یارمەتی دەدا، دەست یارمەتیت بۆ درێژ نەکا، هەوڵەدا ئەو ئەتوو بکەوی، ئێستا چۆن یارمەتی دەدا؟ جابۆیە کەسی حەسوود ئەو 11 خاڵی باسمان کرد بەو جۆرە دەناسرێتەوە.